بەڕێز مەسرۆر بەرزانی پێشوازی لە نێردەی تایبەتی وڵاتی نەرویج بۆ ڕۆژهەڵاتینەوە ڕاست دەکات. ئەمڕۆ ڕێککەوتی 2017 مەسرۆر بەرزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان پێشوازی لە کنۆتەلێن نێردەی تایبەتی وڵاتی نەرویج بۆ ڕۆژهەڵاتینەوە ڕاست و شاندی. بالیۆزخانەی نەرویج لە بەغداکرد. لەم دیدارەدا پەیوەندیەکانی نەرویج و هەرێم و دووە پەرەسەندنەکانی ناوچەکە بەگشتی و پەیوەندیەکانی هەولێر و بەغدا گفتوگوی لەسەر کرا. وشاندی نەرویجی پشتیوانی خۆی بۆ گفتوگوی نێوان هەولێر و بەغدا لەسەر بنەمای جێبەجێکردنی دەستور دووبارە کردەوە و ئاواتیان خواستە هەرچی زووتر گرژیەکان کوتای پێ بهێنرێت و هەردوو لا خۆیان بۆ قۆناغی دوای داعش و ئاوادانی و گەشەپێدانی وڵات ئەمەدە بکەن. پەیوەست بەم بابەتە ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێم جەختی لەسەر هەلوێستی هەرێم بۆ ئەنجامدانی گفتوگو دووبارە کردەوە و ئاماژەی بەوەدا کە کاردانەوەکانی بەغدا لە بەرامبەر ڕیفراندوم نادەستورین و دەرخەری نیازخراپی هەندێک گروپ و لایەنە لە بەغدا لە بەرامبەر کوی سیستەمی دەستوری و سیاسی ئێستای عێراق. ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێم دووپاتی کردەوە کە ڕێکاری سەربازی بەرامبەر بە هەرێم هیچ ئاکامێکی نابێت و دوخەکە ئاڵوستر دەکات بوویە دەبێ بەغدا دانوستانی بێمەرج لەسەر بنەمای دەستور قبول بکات و کۆی دەستور جێبەجێ بکرێت نەک تەنیا چەند بەرگەیەک کە لێکدانەوەی تایبەتی بوو دەکرێت و لە خزمەتی ئامانجی لایەنێکی کێشەکەدایە.